بەسەراوەدانی دا بڕژێ هەرچی کانیە لە قوڵای تۆ هەڵەقڵێ دەنگ هەڵبڕا دەنگ هەڵبڕا دەنگ هەڵبڕا تۆ بوو کەڵەی تاریکینی لە تروسکاییدا ئومێد بچێنە تۆ بوو کەڵەی تاریکینی لە ئومێددا شۆڕشید بۆ یەکسانی دەنگ هەڵبڕا ئازارە بێ کڵپەی هەبێ ئاگر ئەبێ تیشکی هەبێ دەنگ هەڵبڕا ئازارە بێ کڵپەی هەبێ ئاگر ئەبێ تیشکی هەبێ ناسکی شەرم میانی پێدراوی مینایی دەنگ هەڵبڕا هەستە وەک شەپۆر بێدار بە وەک ئاگای زیندوو بە وەک گۆرانی لە گەروی مێژوودا ئاوازێکی نەبراوە بە بێکەس ئاسا هەوار بکە نێرومێ هەردوو بەجووتە بۆ وەتەن هەوڵێ نەدەن دوورە دەرچوونی